سڵاوتان لێبێ من زریان ڕەحمانم هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێکەم. بڕیارە راپۆرتی کۆتایی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغا ڕادستی سەرۆک وەزیرانی عێراق بکرێت. محەممەد شیع سوودانی بڕیاری کۆتایی لەبارەی کێشەکانی نێوان هەرێم و بەغا ئەیات. بەڕێوەبەری سۆمۆ بە کورساد نیوز ئەڵێت لێک تێگەیشتن هەیە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و تورکیاش ڕەزامەندی دەربڕیوە. فێستیڤاڵی دەواازەی سلێمانی بە سپۆنسەری دەستگای میدیایی کورساد بەردەوامە. دەستکی ئابووری کورساد نیوز داتای سەردانکەرانی ئەو فێستیڤاڵە ئاشکرا ئاکات. عێراق یەکێکە لە گەورە هاوردەکارانی کاڵاوشمەکی تورکیا. قەبارەی هاوردەکەی لە 7 مانگی سەرەتای ئەم ساڵە 6 ملیار و 600 میلیۆن دۆلاری تێپەڕاندووە. دووبارە سڵاوتان لێبێ. کۆبوونەوەی لیژنە هاوبەشەکانی هەردوو حکوومەتی هەرێم و بەغا کۆتایی هاتووە. راپۆرتی کۆتایی ئەدرێت بە محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق. بڕیارە ئەمڕۆ سەرۆکی ئەو لیژنە یاسایی کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە پێکێنرا بۆ پرسەکانی نێوان هەرێم و بەغا لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق کۆب بێتەوە راپۆرتی کۆتایی لەبارەی ڕێکەوتنی هەرێم و بەغا بخاتەڕوو. دوو گریمانە دێتە پێش. یەکەمیانەوەی کە محەممەد شیع سوودانی راپۆرتەکەی قبول بێت و بیباتە کۆبوونەوەی ڕۆژی سێشەممەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ بڕیاری کۆتایی. گریمانەی دووەمیش ئەوەیە سوودانی راپۆرتەکە ڕەت بکاتەوە. ئەو کات هەمان ئەو راپۆرتە ئەدرێت بە دادگای فیدراڵی بۆ ئەوەی بڕیاری کۆتایی لەسەر بات. ئەوەی کە لە راپۆرتەکە چی هاتووە، چی لە خۆ گرتووە و ئەبێت سوودانی لەسەر چی بڕیار بات، بەم جۆرەیە کە من ئێستا بۆتان باسەکەم ئەوترێت کە هەرێم و بەغا لەبارەی داهاتەکانی باجەوە وا ڕێکەوتن کە نیوە بە نیوە بێت لە نێوان هەردوو لایەنە دابەش بکرێت و هەروەها ناکرێ بڵێن ڕێکەوتن لەبەرەوەی لێک تێگەیشتنە لێک تێگەیشتنیان لەسەر کراوە. ڕەزامەندی سەرۆک وەزیرانی عێراقی ماوە بۆ داهاتی ڕسوماتیش وەفدی حکوومەتی هەرێم پێشنیاری کردووە تەواوی داهاتی ڕسوماتی هەرێمایەتی بۆ خۆی بێت. داهاتی ڕسوماتی فدراڵیش کە لە هەرێمی کوردستان هەیە 50 بە 50 بێت. ئەوەش ڕێکەوتنی ڕەسمی ماوە. بۆ بابەتی نەوتیش گرنگترین شت کە لێک تێگەیشتنی لەسەر کراوە ئەوترێت کۆمپانیا نەوتیەکانیش ڕەزامەندیان هەیە لەسەر ئەو بابەتە ئەوەیەکە لەمە بەدوا کۆمپانیاکان بە پێی یاسای عێراقی سکاڵای خۆیان تۆمارەکەن و دادگای عێراقیش کەیسەکەیەک لا ئەکاتەوە. لە کاتێکا پێشتر بە پێی یاسایەکی تایبەت سکاڵیان لە دەرەوەی عێراق تۆمارەکرد. ئیتر ئەبێ چاوەڕێ بکەین بزانین سوودانی راپۆرتەکە قبوڵەکات یاخود تۆپەکە خاتە ساحەی دادگای فیدراڵیەوە. بڕیارە سبەی موچەی چەند مانگێکی بەشێک لە فەرمانبەرانی هەمیشەیی و گرێبەستی هەرێم دابش بکرێت. وەزارەتی دارایی و ئابووری هەرێم لا ڕاگەیەندراوێکە ئەڵێت سبەی کە ئەکاتە دووشەممە موچەی مانگەکانی 10 و 11 ساڵی 2024 دابەشەکرێت و ئەو فەرمانبەرانە ئەگرێتەوە کە لە دوای 1/7/2025ەوە بە شێوەی گرێبەست و هەمیشەیی لەسەر میلاکی دامەزراوەکانی حکوومەتی هەرێم دامەزراون. وەزارەتی دارایی ئەشڵێت موچەکانی ئەو فەرمانبەرانە لەسەر داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان خەرج ئەکرێت. ئەوە لە کاتێکایە کە موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەی مانگی حوزەیرانی 2025یان وەرگرتووە لە چاوەڕوانی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغایان بۆ ئەوەی موچەی مانگەکانی تر وەربگرن. هاوکات ژمارەیەکیش موچەخۆر کە موچەکانیان لە ڕێی بانکی بازرگانی عێراقیەوە وەرئەگرن کێشەیان بۆ دروست بووە. لە ڕاکێشانی موچەکانیان نەرمین معروف پارلەمانتاری عێراق ئەڵێت بە دوواداچوونیان بۆ ئەو کێشەیە کردووە. بەڕێوەبەری گشتی بانکەکە دڵنیایی داوەکە ئەو قەرەباڵغیەی ڕوویداوە کاتیە بەهۆی زۆری ژمارەی موچەخۆرانەوەیە بەڵێنیەوەشی داوە کە بە زووترین کات کێشەکان چارەسەر بکرێن. بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆ ئەڵێت لێک تێگەیشتن هەیە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێم و تورکیاش ڕەزامەندی دەربڕیوە. عەلی نزار بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆ لە بەرنامەی پرسی ڕۆژی کورساد نیوز کە هەڵبەتە ئەمە بڵین لە کاتی بەڕێوەچوونی پانێڵێکی وزە بوو لە بەغات بەشداری کرد لە بەرنامەی
ڕۆژێکی نوێی کورسات نیوزوتی حکوومەتی هەرێم ئەوێت هەناردەینەوە دەست پێ بکاتەوە تورکیاش بۆ ئەو مەبەستە ڕەزامەندی دەربڕیوە وتیشی لێک تێگەیشتن هەیە لە نێوان وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم و وەزارەتی نەوتی عێراق و کۆمپانیای سۆمۆش بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێم ڕەزامەندی دەربڕیوە هاوکات گفتوگۆکان کە لە ماوەی ڕابردووە ئەنجام دراون ئەرێنی بوون وتیشی ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێم لە زیانی کۆمپانیا نەوتیەکانی هەرێمی کوردستانە. توانم بڵێم جدیەکی زۆر هەیە لە هەردوو لاوە لە وەزارەتی نەوتی ناوخۆ وەزارەتی سەرچاوە سروشتیەکان لە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش حکوومەتی هەرێم پابەندە و لەسەر ئاستی باڵا ئامادەبوونیان هەبووە و هەمویان لایەنگرن کە دووبارە ئەم پرسە ینی دەست پێ بکەینەوە و بە شێوەی یاسایی چارەسەری بکرێت کە بە تەواوەتی کاریگەری هەیە لەسەر گەلەکەی خۆمان لە هەرێمی کوردستان و تاوەکو بتوانین هەردوو حکوومەتەکان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند پامەندەکانیان ئاراستە یەکتر جێبەجێ بکەن. وەزارەتی نەوتی اتحادیە توانم بڵێم زۆر گەشتبینین و بە تەواوەتی ئامادەین ناڵین لە ماوەی چەند ڕۆژێکاڵین لە ماوەی چەند ساعاتێکە ئێمە ئامادەین هەر کاتێک دەستپێکردنەوەی نەوت هەناکردنەوەی نەوت دەستی پێکرد ئێمە ئامادەین بۆ وەرگرتنی. حکوومەتی تورکیا کە نوێنەرایەتێکرا لەلایەن وەزارەتی وزەی تورکیاوە بەڵێ ئامادە باشی خۆی دەربڕیوە و ڕەزامەندی خۆشی دەربڕیوە کە هەموو بۆریەکان بۆ هەناردەکردنی نەوت دەست پێ بکەنەوە هیچ کێشەیەکیان نییە. دوو ڕۆژە پانێڵی وزە کۆڕبەندی وزە هەڵبەتە لە بەغا بەڕێواچە ئەمڕۆ ڕۆژی دووەمێتی کۆمەڵێک بەرپرس و لایەنی پەیوەندیدار و پسپۆر پانەڵی جیاوازیان بەڕێوە بردووە قسەی باش کراوە لە کۆڕبەندەکە ئێمە ژەمانەوێ لێرەیە زیاتر قسە لەسەر ئەو کۆڕبەندە بکەین و باس و خواستێکی زیاتر بکەین بە تایبەتی لەسەر کەرتی وزە لە عێراق و بەڕێوەبردننی کەرتەکە و هەروەها پەرەپێدانی و پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دیکە بۆ مەبەستەش محەممەد عادل جێگری بەڕێوبەری چەلیک ئەنەرژی لە بەغا بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمان ئامادەیە سڵاوت لێبێ ئەمە سەرەتا بزانم کە پێگەی وزەی عێراق چۆنە و ئەو جۆرە کۆڕبەندانە چ خزمەتێک بە کەرتی وزەی عێراقەکەن. سڵاو لێوە و لە بینەرانی بەڕێزیشتان بێگومان وەک ئاشکرایە عێراق لە بەرهمێنانی نەوتا لە ئاستێکی زۆر باشتایە و ئەم ئاستەشی زیاتر بەرەو پێشەچێت سەقامگیربوونی وەزعی سیاسی و ئابووری و ئەمنی کە لەم ساڵانی پێشوە بینیمان کاریگەریەکی زۆر ئێرەنی هەیە کە کۆمپانیە نەدەوڵەتەکان بێن لە عێراق ئیش بکەن و بەرهمهێنان بکەن لە عێراقا. بەڵام کە ئەڵێن وزە تەنها نەوت نییە بێگومان گازیش بەرهمێنانی گاز و کارەباشمان هەیە کە لە عێراق لەم سێ بوارە زۆر گرنگە لە بەرهمێنانی گازە عێراق کێشەی زۆر گەورەی هەیە و لە کارەباشە بێگومان چونکە کە بەرهمێنانی کارەباش ڕاستەخۆ پەیوەندە بە بەرهمێنانی بە گازەوە ئەو گازەی کە هەیە لە عێراق چونکە بەداخەوە لە تەنها لە گازی مصاحبە بەرهمێنان کراوە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە دەرهێنانی نەوتەوە هەیە بۆی عێراق ئەم بڕێم گاز زیاد بکە بێ پڕی بەرهمێنانی نەوت زیاد بکە کە ناتوانێت ئەمە بکە بەهۆی ئەو لیمتەی کە لایەن ئۆپێکەوە بەدانراوە بۆی پێویستە بەرهمهێنان لە گازی تر بکە کە غێر مصاحب بێت. پلانی عێراقەوەیە کە تا ساڵی 2027 بەرهمهێنانێکی زۆر باش بکات بۆی ئەم بەڕێژە زیاد بکات بەم شێوازش. مادام هەر لە باسی غازەکە بانەچینە دەرەوە بەڕای ئێوە عێراق ئەتوانێت ئەو پلانەکە هەیەی بۆ بەرهێنان لە غازی سروشتی جێبەجێ بکات هەتاوەکو چەند ئەمەلیە هەتاوەکو ئێستا توانوێتی لە چه ئاستێکا ئەو پلانانە جێبەجێ بکات؟ بەداخەوە بەرهمهێنان لە ئاس لە گازی غێر مصاحبە زۆر کەم بۆ پێشووتر بەڵام عێراق ئێستا پلانێکی زۆر تۆکمە و زۆر باشی هەیە لەگەڵ کۆمەڵێک لایەنی نەدەوڵەتیە لەگەڵ کۆمپانیای نەدەوڵەتیە بۆ ئەوی ئەم بەرهمهێنانە زیاد کات ئەمەلی زۆر باشی هەیە بە مەرجێک ئەم سەقامگیرەی کە ئێستا هەیە بەردەوام بێت انتخابات بە شێوازێکی باش بەڕێوە بچێت و دوای انتخابات بە زووترین کات حکوومەتێکی بەهێز دروست ببێ پێک بهێنرێت کە بتوانێت دڵنیایی بدا بە لێ کۆمپانیە نەدەوڵەتەکان کە بێن بتوانن لێرە ئیستثمار بکەن و ئیش بکەن لێرە بێگومان ئەتوانێت ئەو پلانی کە دایاناوە پلانێکی معقولە و تەسەور ئەکرێت کە بەم شێوازە عێراق بەردەوام بێ بتوانن بە ئەو پلانە بگەن کە دایاناوە. بێگومان جێگیری وەزیری نەوتمان
کوردێکی خەڵکی سلێمانیە و زۆر تەسیری زۆری هەبووە لە ئەم پلانانی کە دانراوە و ئەم ڕێکوتنانی کە کراوە هیوا سەرکەوتنی بۆ خوازین هیوادارین بگەن بەو ئاسی کە چاوەڕانکراوە. کاک محەممەد جەنابتان کاری کۆمپانیا بیانیەکان لە کەرتی وزەی عێراق چۆن هەڵەسەنگێنن تا چەند ئەم کۆمپانیانە دەستیان هەبووە لە پێشخستنی کەرتی وزەی عێراق؟ لە بواری نەو تاوەکو ئەزانین کۆمپانیانە دەوڵەتەکان بێگومان تازەنین لە 1920ەوە کۆمپانیای بریتیش پێترۆلیۆم و دوای ئەوە تۆتاڵ و کۆمپانیەکانی تر لە دێرزەمانەوە لە عێراقن بێگومان لەم ساڵانەی ئەخیرا کۆمپانیا چینەکانی شاتن بە بەنێەوە ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی چینە هەیە زۆر تەکنۆلۆژیای تازە پێشکەوتوو بەکارێنن لە ئاستی چاوەڕوانکراوان بەڕاستی لە بەرهەمێنانی نەوتا بەڵام لە غازە بەداخەوە نەخێش. باشە کاک محەممەد پێگەی کۆمپانیا تورکیەکان لە کەرتی وزەی عێراق لە چی ئاستێکە لەو بارەیەشەوە بۆمان باس بکەم باسی بریتیش پترۆلیۆمت کرد بەڵام ئەمەوێ لەسەر کۆمپانیا تورکیەکانیش ببیستم لە کەرتی وزەی عێراق. کۆمپانیا تورکیەکان لە بواری و بەرهەمێنانی کارەبایە لە دروستکردنی محەڵەی بەرهەمێنانی کارەبایە زۆر پێشکەوتون و پێگەی ئاستێکی زۆر باشان و کاریگەریەکی زۆر بەهێزیان هەبوو بەڕاستی لە عێراقا لە ساڵانی پێشوە هەم ئێمە وەکو شەرکەی چاڵک ئێنەرجی لە 2014 چواردەیەکێک لە گەورەترین محەڵەتە کارەبەکانی عێراقمان تەواو کرد کە ئەلخەیراتە لە ئێستاشا بەم تازەیە دوو محەڵەتی کارەبای لە سلێمانیمان تەواو کرد محەڵەتی کارەبای بازیانی 1 و 2 لە غەرب قورنا لە بەسرا عینەشێت ئێستش لە دیالە پرۆژێکی تازەمان هەیە کە لەگەڵ GE کۆمپانیای GE دیکە و ئەم پرۆژانی کە کۆمپانیا تورکیەکانەکەن پرۆژەی ینی بەکارهێنانی بەرهەمێنانی کارەبایە بە بەکارهێنانی تۆربینی غازی کە ئێمە ئێستا لە دوای وزەی پاک ئەمە باشترین و پێشکەوتوترین شێوازی بەرهەمێنانی کارەبایە کە هەم سیمپل سایکل هەم کۆمباین سایکلە لە کۆمباین سایکل شەریکی ئێمەکێک لەو شەریکانی کە ئەم سیستەمام تەکنۆلۆژیای هێنا عێراقەوە کە وا ئەکات لە 150 کە قوتی سیمپل سایکلەکە کارەبا دروست بکرێتەوە بەبێ بەکارهێنانی غازێتە یان نەوت لە ئێستا عێراق زۆر پێویستی ئەمەیە عفو هیوادارین هەم عێراق و هەم بەتایبەتی کوردستانیش کە کۆمپانیا تورکیەکان لە مێژە لە کوردستانە کۆمەڵک محەڵەی زۆر گەورە و پێشکەوتویان دروست کردووە لە هەرێمی کوردستانە هیوادارین بتوانین ئەو محەڵەتانی کە ئێستا هەن بکرێن بە کۆمباین سایکل و هەم محەڵەی تازەش دروست بکرێتەوە بەتایبەتی بۆ هەرێمی کوردستان کە ئەو کێشەی کە عێراقیەتی بەڕاستی هەرێمی کوردستان نیەتی غازێکی زۆر باشی هەیە بتوانن هەم کارەبایەکی 24 ساعتی ئەن دەستکەوت هەم بیفرۆشن بە وڵاتانی تر و هەم بە عێراق و بە وڵاتانی تریش هیوادارن لەم بوارەیە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی زۆر گرنگی بەمە بدات. باشە کاک محەممەد من نامەوێت جارەکە لە باسی تورکیا و عێراق و هەرێمی کوردستان بچمە دەرەوە باسیەوەت کرد کە یعنی پێگەی کۆمپانیا تورکیەکان لە عێراق چۆنا ئەزانین کە پەیوەندیە ئابوووریەکان بە تایبەتی کەرتی وزەی عێراق و تورکیا زۆر سەقامگیر نەبووە زۆرتری شۆکارەکەی گەڕێتەوە بۆ ناکۆکیەکانی نێوان هەولێر و بەغا بەڵام پێمان بڵێ عێراق و تورکیا بەگشتی پەیوەندیەکانی پەیوەست بە نەوت و غازیان چۆنە و ینی هەرچی هەواڵەکان باس لەوە ئەکەن کە نەوتی هەرێمی کوردستان نزیک بۆتەوە لە هەناردەکردن حەزەکەم بزانم ئێوە پێتان وایە کە هیوایەکێ بۆی هەرچی زووتر نەوتی هەرێمی کوردستان دەست بکاتەوە بە هەناردەکردن لە ڕێگەی تورکیاوە؟ ئاس پەیوەندی ئابوووریەکانی بینی عێراق و تورکیا لە ئاسێکی زۆر باشایە کە ڕەنگە بڵین لە مێژە نەگەشتی بێتەمە ئاستە باشە بە بەردەوامی ئێمە وەکو چاڵک ئێنەرجی و من وەکو ئەندامی لیژنەی پەیوەندی ئابوووریەکانی دەرەوەی تورکیا بە بەردەوامی سەردانی ڕسمیمان هەیە و بە بەردەوامیش ساندی ڕسمی لە حکوومەتی عێراقیەوە سەردانی تورکیا کات لە ئاستێکی زۆر باشە لە ئاستی باڵایە دەستپێنەکردنەوەی نەوت تقریبان ساڵ و نیوێکە کەوتۆرە سەر ینی لەسەر عێراق وەستاوە نەک لەسەر تورکیا تقریبان ساڵ و نیوێک پێش ئێستا تورکیا بە ڕسمی ڕاگەیاند کە هەموو چاکردنەوەی بیرونەوتەکان کە بەهۆی بوو لەرزەکەەوە زەرری پێکەوت بوو هەموو چاکرایەوە و چاوەڕێی لانی عێراقی ئەکەن کە ناوتەکە بنێرێ لەبەرەوە هیچ کێشەیەک نییە لەلایەن تورکیاوە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە تورکیا گرێبەستە 50 ساڵەکەی نوێ نەکردەوە هیچ بەرچاوڕوونیەکەیە بۆ ئەوەی کە دیسانەوە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جەیهانەوە هەناردە بکرێتەوە تورکیا لەگەڵەوەیە کە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە؟ بەڕێزم ئەمەوێ لێرە ڕاستکردنەوەی بکەم
نەیتوانین نوێی ناکەمەوەی تورکیا نیەتی ئەوەی نییە کە نوێی نەکاتەوە بە تایبەتی کە لەم کۆڕمەندەشە جێگیری وەزیری وزەی تورکیا زۆر جەختی لەوە کردەوە کە تورکیا و عێراق لاسێکی زۆر باشن و زۆر گرنگی بەمە ئەدەن بەم نەوتە ئەدەن بەم بۆری نەوتە ئەدەن کە لە کەرکووکەوە بۆ جەیهانەچێت ئەمە مانای ئەوە نییە کە کۆتایی هاتنی گەرێبەستەکە لە ناوەڕاستی 2026 مانای ئەوە نییە کە نوێ ناکرێتەوە بێگومان نوێکرێتەوە بەڵام هەردوو لە بێگومان کۆمەڵک داواکاری و کۆمەڵک شەرتی تازان هەیە گۆڕانکاری کراوە لە دنیاە سعرەکان گۆڕاون تەکنیکی تازە هاتۆتە ئاراوە بێگومان ئەو نەوتە بۆ تورکیا زۆر گرنگە بۆ هەرێمی زۆر گرنگە و هەم بۆ حکوومەت عێراقی زۆر گرنگە ئەمە باسی ئەوە بکەم کە کۆمەڵێک پاڵاوگە هەن لە تورکیایە کە ڕەنگە ئەمە زۆر لە هەواڵەکانەوە نەبیسترێت کە لە کاتی دروستکردنیانە زۆر گرنگی بە ستانداردی نەوتی ینی کواڵتی نەوتی کەرکووک دراوە ئەو نەوتەی کەرکووک و کوردستانەوە چێت بۆ عێراق لە کاتی دروستکردنی پاڵاوگەکانە گرنگی بە ئەم کواڵەتی نەوتە دراوە بۆ ئەوەی پاڵاوگەکان بە شێوازێکی باش لەسەر نەوتە ئیشکەن کە ئەو نەوتە نەما بێگومان ئەو پاڵاوگانە ئێوێش تا ڕادەیەک کارەکان خاوبەتەوە وەکو ئێوە هەموو بۆ ملای کاشکرایە ئەم نەوتەی ئێمە تقریبا لە 5 بە لە 7 پێویستی تورکیا ئەتوانە بەڕێگەی تر ئەم نەوتەی دەستکەوێت بەڵام ئەگەر نەوتەکە هەناردەکردنی نەوتەکە بە زووترین کار بەردەوام بێ هەم بۆ تورکیا باشە هەم بۆ عێراق و هەم کاریگەری ئەرێنی ئەبێ لەسەر ئەوەی کە ڕێکوتنەکەی ساڵی داهاتوو دیسانەوە بکرێتەوە و ڕێکوتنێکی باش و ڕێکپێک و تۆکمە بکرێت لە نێوان هەردوو وڵاتە هات ئەوەی کە تا ئێستا بینی لە هەردوو لاوە هەم لەلایەن عێراقی و هەم لایەنە تورکیەکانەوە کە ئێمەش بەشێکین لەم پرۆسی کە بەڕێوە چێ ینی نێتی زۆر باشێ بۆ ئەم ڕێکوتنانە نوێ بکرێنەوە بەڵام وەکو وتم ئینتخابات و حکوومەتی کە لە دوای ئینتخابات تشکیلی بێ زۆر گرنگن لەسەر هەموو ڕێکوتنان هەم لەگەڵ تورکیا هەم لەگەڵ کۆمپانیە دەوڵەتەکانە کە لە تورکیا کە لە عەفو العێراق ئیشەکان بۆ ئێمەش سپاس هیوادارم دەرفەتێکی تر هەبێ بۆی بتوانین قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین محەممەد عادل جێگری بەڕێوەبەری چەلیک ئەنەرژیکە لە بەغاوە لەگەڵ مابوون زۆر سپاس بۆ ئامادەبوونتان ئەمەوێ بێمەوە بۆ سلەیمانی پێم وانە ئیتر هیچ کوردێک مابێت کە باسی فێستیڤاڵی دەواازەی لا هەواری شار نەبیست بێ فێستیڤاڵی دەواازە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسال لە پارکی هەواری شار بەڕێوە ئەچێت ژمارەیەکی زۆر کۆمپانیا و براندی جۆراوجۆر و خواردنگە بەشداریان لە فێستیڤاڵەکە کردووە ئەو هاوڵاتیانش کە توانایەکیان هەیە بۆ نمونە دەستاویان خۆشە یاخود شارەزاییان هەیە لە کارە دەستیەکان فێستیڤاڵەکان بە دەرفەتێکی باش زانیەوە بۆ ناساندن و ساختکردنەوەی بەرهەمەکانیان لە ڕووی ئابوووریەوە فێستیڤاڵەکان گرنگیەکی زۆریان هەیە ئەسڵان وڵاتان کە ئەیان هەوێت پەرە بە کەرتی گەشتیارەکەیان بن ساڵانە فێستیڤاڵی جۆراوجۆر بەڕێوابن و سەرنجی گەشتیارانیش بەلای خۆیانە ڕائەکێشن اینجا دەواازەی شاریش تەنها لە 2 ڕۆژی سەرەتایە پێشوازی کردووە لە زیاتر لە 35,000 سەردانکەر و بێگومان ژمارەکە بەردەوام لا بەرزبوونەوەیە جگا لایەن و سوودە ئابوووریەکانی فێستیڤاڵی دەواازە جۆرەها چالاکی جۆراوجۆریش بەڕێواچێ هەر کەس ئەتوانێت بچێت چێژی لێ ببینێت منیش پێشیارەکەم ئەگەر نەچوون بچن ئەگەریش چوون دووبارە بچنەوە بۆی بتوانن کاتێکی خۆش بەسەر ببن و لە فێستیڤاڵەکە جەوێک بگۆڕن. با لێرە باسی فێستیڤاڵی دەواازەتان بۆ بکەم کە لە پارکی هەواری شار بەڕێواچێ باسی داتاوژمارەکانتان بۆ بکەم هەروەها باسی ئەوشتان بۆ بکەم لە سلەیمانی هەتا ئێستا چەند فێستیڤاڵ بەڕێوە چوە هەڵبەتە ساڵی 2024 ئەم ساڵنا بەشداربووان لە فێستیڤاڵەکە زیاتر لە 90 شوێن و براند و کۆمپانیا و خاوەن پیشەن کە 20یان چێشتخانەی کوردەوارین 20یان خواردنی خێرا پێشکەشەکەن 10 خواردنگەی بیانی 10 براندی شیرینی و شەربەت و بەرهەمی هاوشێوە بەشداریان کردووە 10 کۆمپانیای پێداویستی ناوماڵ لە شوێنی فێستیڤاڵەکە ئامادەن 5 کلینیک و دامەزراوی پزیشکی 4 بۆ 5 شوێنی کاری دەستی یەک کۆمپانیای خانوبەرش بەشداریان کردووە جا من وتم زیاتر لە 90 ئەمە بەشێکیانن بێگومان زیاتر لەم
کۆشک و شوێنانەش بەشداریان کردووە لە فستیڤالەکە و لە 125 بەشدا ئەو کەسانە کە بەشداریان کردووە براند و کۆمپانیای بیانی. ڕۆژی یەکەمی فستیڤالەکە 18,000 و ڕۆژی دووەم 16,000 سیارە لە گێتەکان لە دەرگاکانی پارکی هەواری شارەوە چوونە شوێنی فستیڤالەکە. بێگومان هەر سیارەیەکیش بە یەک کەسەوە نەچوە بۆیە زیاتر لە 35,000 کەس مەزەنداکرێت کە بەشداریان لە فستیڤالەکە کردبێ و پێشبینی شەکرێت کە ژمارەکە بۆ زیاتر لەوەش بەرز ببێتەوە. ئەگەر بمانێ باسی کاریگەری ئابووری فستیڤالەکان و پێشانگاکان بکەین، فستیڤالەکان و پێشانگاکان کاریگەریەکی ئابووری یەکجار گەورە و گرنگیان هەیە. ئەسڵەن ئەو وڵاتانە کە ئەیانەوێت پەرە بە کەرتی گەشتیاری بدەن جگەلەوە کە بیر لەواکەنەوە ژێرخانەکەیان بەهێز بکەن، گواستنەوە و گەیاندن و شوێنی گەشتیاریان بیر لەواکەنەوە کە فستیڤاڵی جۆراوجۆرش بەڕێوە بن بۆی کە سەرنجی گەشتیاران ڕابکێشن. جا سوودە ئابوووریەکانی شێگەرمەوە باسی بکەم ئەمانن بەرزکردنەوەی داهاتی گەشتیاری، ڕەخساندنی هەلیکار و بەهێزکردنی ژێرخانەکانەمانە سێ سوودی گرنگی بەڕێوەبردننی فستیڤالەکانن بۆ داهاتی وڵات و بۆ کەرتی گەشتیاری وڵات. قەبارەی بازاڕی گەشتیاری بۆنەکان و فستیڤالەکان لەسەر ئاستی جیهان ساڵی 2024 1 تریلیۆن و 520 میلیارد دۆلار بووە. پێشبینی ئەکرێت هەتاوەکو ساڵی 2033 بۆ 2 تریلیۆن و 130 میلیارد دۆلار بەرز ببێتەوە. ساڵانە 4.1 گەشە ئەکات قەبارەی بازاڕەکەی. ژمارەی فستیڤال و پێشانگاکانیش کە لە سلێمانی ساڵی 2024 بەڕێوە چووە 10 فستیڤال و پێشانگا بوون. ئەمە هەمویان ئامانج لێیان ئەوە بووە کە بتوان خاوەنکارەکان، خاوەن پیشەکان، براندەکانیان بە هاوڵاتیان بە سەردانکەران بناسێنن، بتوان بەرهەمەکانیان ساخت بکەن و هاوڵاتیانیش لە پاڵۆیە کە بازاڕ ئەکەن و شت ئەکڕن بێگومان چێژ لەو جەوە خۆشش ئەبینن کە لە شوێنی فستیڤالەکە دروست ئەبێت و ساڵانە نزیکەی 2 میلیۆن گەشتیار ڕوو لە سلێمانی ئەکەن، لە پارێزگای سلێمانیەکەن کەم و زۆر بە پێی ساڵەکان هەندێک جیاوازی هەیە، بەڵام بە تێکڕای 2 میلیۆن سەردانکەری هەیە پارێزگای سلێمانی. لە هەرێمی کوردستان بە پێی ساڵەکان ساڵی 2021 و 2023 بەردەوام ژمارەی گەشتیارانی هەرێمی کوردستان بەرزبوونەوەی تۆمار کردووە. پلانی درێژخایەن هەیە بۆ بەرزکردنەوەی ژمارەی گەشتیاران، بەڵام ساڵی 2024 داتای چارەکی یەکەمی بەردەستە هێشتا داتا تەواوەتەکەی بڵاو نەکراوەتەوە تاوەکو ناوەندێکی دروست و دقیق دروست ئەکرێت بۆەوەی کە داتاکان بخرێتە ڕۆ. ژمارە و هەلیکارانە کە بەهۆی کەرتی گەشتیاریەوە لە هەرێمی کوردستانیش دروست بوون نزیکەی 100,000 هەلیکارن. دیارە فستیڤالەکانیش بە تایبەتی ژمارەیەکی زۆر هەلیکاری کاتی و هەروەها هەمیشەیی بۆ هاوڵاتیان ڕەخسێنەوە یەکێکی ترە لە سوودە ئابوووریەکانی بەڕێوەچوونی فستیڤالەکان لە وڵاتان. ئەگەر ئەمە کۆتا زانیاریمان بێت دەربارەی بەڵێ کۆتا زانیاریمانە دەربارەی فستیڤاڵی دەروازە کە لە پارکی هەواری شار بەڕێوە چه ژمارەیەکی زۆر هاوڵاتی ڕوویان لە فستیڤالەکە کردووە و کاتێکی خۆش لە فستیڤالەکە بەسەر بن. بەڵام منەمەوێت بچمە شوێنی فستیڤالەکە بەیەکەوە بچین لە شاشەی کورسات نیوزەوە سەردانێکی فستیڤالەکە بکەین بۆ مەبەستاچمە لای پەیامنەرمان هێمن کەمال. هێمن سڵاوت لێبێ پێمان بڵێ ئەمڕۆ بارودۆخی فستیڤالەکە چۆنە؟ ئایا هاوڵاتیان ڕازین لە ناساندنی بەرهەمەکانیان لە ساختکردنەوەیان بە هاوڵاتیان؟ بەڵێ زریان سڵاو لێ و سڵاو لە بینەران. دیارە فستیڤالەکە هاوشەوەی چەند ڕۆژی ڕابردوو ئیتر لە دوای سەعات 4ەوە توانین بڵین ئیتر کراوەیە بە ڕووی هاوڵاتیان و گەشتیارانی شاری سلەیمانیدا. ئیتر ئەوەی هەیە سایتر بەشێک لە کۆشکە گەشتیارەکان خودە و کۆشکانەی کە لێرە بەشداریان کردو و خواردنگیانە ئەو شوێنانەی کە لێران ئیتر وردە خەریک ئامادەکارین کەیتر پاشکەمێکی دیکە وردە زیاتر هاوڵاتیان ڕوو دەکەنە پاچێواری شار و سەدانی فستیڤالەکە دەکەن. ئەو کات هەر لە ئستەیجەکەش کە لەوێ تیمی دەستگای میدیای کورسات ئامادەکاری دەکەن لەگەڵ ئەو تیمانەی دیکە کە بڕیارە ئەم شوێی شاوشەوەی شەوانی دیکە چەندین چالاکی هوەری دیکەەوە میوزیک و گۆرانی لێرە پێشکەش بکرێەوە، پێشکەش میوانەکان بکرێت و پێشکەش و کەسانە بکرێت کە سەردانی فستیڤاڵی دەروازەی سلێمانی دەکەن. دیارەوەی لە وێنەکاندا دیارە دەبینین کە ئامادەکاریەکان لەلایەن کۆشکە بەشداربووەکانی خودۆ کۆشکانەی کە لێرە هەر یەکەو بە جۆرێک لە جۆرەکان بەشداریان کردووە ئامادەکاری دەکەن. وچمە لای کەسێکیان باگیان سڵاو لێ بێت دەبینین ئامادەکاری دەکەیت بۆ فستیڤالەکە گەر هاوکارم بێتە پێشەوە
ئامادەکاری دەکەیت بۆ فستیڤالەکە پێم بڵێ ئەمە چی ئامادەیەکەیت ئەمانە گارنشە بۆ ناو خواردنەوەکان دەیان دەدەین لە خواردنەوەکان ئامی بەکاردێنین پەڕی فستیڤالەکە چۆن بوو بە گشتیەڵا زۆر باش بوو ئانی فستیڤالێکی زۆر جوان بوو سلێمانی شایانی ئەوەیە شتێکی زۆر جوان بوو بۆ ژمارێکی زۆر هاوڵاتیان بەتەکیت ینی هەروەکو شێوانی تر و ڕۆژانی تر قەرەباڵخێکی باشی پێوە بوو ئەم شەویش هەمان شێوە قەرەباڵ خەوێتەوە ئێرە سامی کە تۆ ئامادەیەکی زیاتر هاوڵاتیان خواستیان لەسەر کام جۆرەیە لەم میوانە لەم شتانی کەرەسانی کرد ئێمە لێرە چەند خواردنەوەیەکمان هەیە تر مۆهیتۆیە مۆکتێلە شەربەتی فرێشە شەربەتە فرێشەکان خواستی لەسرە مۆهیتۆ مۆکتێل ئەو خواردنەوە ساردانە کە لێرە بەگەین پێشکەشیەکەن مۆکتێلەکان زیاتر خواستێکی باشی لەسرە بۆ ئەم گەرمایە حەزیان بە شتێکی ساردا خزمەتان زۆر بەخێرن زریان ئەگەر هاوکارم زیاتر لەگەڵ ما پێ بۆی چمە لای چەند کەسێکی دیکە دیارە وەک دەزانین ئەم فستیڤالە هەم دەواازەیەکیشە بۆ ژمارێکی زۆر لە گەنجان و لاوان کا بتوانن لە ڕێگەی ئەم فستیڤالانەوە هەلی کاریان دەست بکرێتەوە هاوکات ژێرخانی ئابووری گرنگیشە بۆ ژێرخانی ئابووری شاری سلەیمانی لە ڕووی ئەوەی کە هەم گەشتیاران ڕووکەنە ئێرەوە ڕووکەنە شاری سلەیمانی وە لە نزیکەوە ئەم شوێنانە ببینەگەر هاوکارم زیاتر بۆی بچینە لای ئەم بەڕێزانە قوربان سڵاوتان لێبێت بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتانای هاوکارم هەبێت ئێرە عەزیێت نەبێت ساپیمان بڵێ وەک ڕۆژانی دیکە ئامادەکاریتان کردووە یان بە تاکید وەکو پێشتر ئامادەکاریمان کردەوەی ترە وردە خەریکین دەسەقین بە دانانی شتەکان بە بەردەوامی هەموو ڕۆژێک شیرینی تازە ئەهێنینەوە بۆ ئێرە جا بابەتەکانی ئێمە زۆر جیاوازە لەناو ئەم بابەتانێک کە لێرەیە چکە شیرینیەکانی ئێمە هەمووی بێشەکرە بەڵێ بابەتەکانمان هەمووی بێشەکردن و بێگوڵۆتینن و گونجاون بۆ کەسانێک کە نەخۆشی شەکریان هەیە یاخود نەخۆشی شێرپەنجەیان هەیە یاخود هەستیاریان هەیە بە گەنم و جۆ لێرەتوان بەبێت ترێز و بەبێت و دڵی شیرینیەکان بخۆن و چێژێکیش لە جەوەکەی وەربگرن ئەگەر پرسیارێکی منیش لەخوا بەزیابێ هاوڵاتیان هێن سەردانەکان و هەندێکشیان کە تاسم ڕاندەیەمیان نەناسیوە و تاسە تاقییان نەکردوتەوانە بە خۆشحاڵیەوە هێن لێرە تاقیەکەنەوە و زۆریشان بەدڵە هێمن ئەگەر گوێت لە من بەڵێ زریان جۆلێت ئەگەر گوێت لە من بێ لە میوانەکەت بپرسە ئەمەوێ بزانێکم نرخەکانیان بەگشتی لە شوێنی فستیڤالەکە چ جیاوازیەکی هەیە لە نرخەکانیان لە دەرەوە و لە کاتی ترایانی کە ئەیفرۆشن ئایا هیچ جیاوازیەکیە ئەوەی کە لەوێ پێشکەشیەکەن و لە دەروی فستیڤالەکە پێشکەشیەکەن لە ڕووی نرخەوە زۆر باشە بڵێ هاوکارم زریان لە ئستۆدیۆ پرسیاری ئەوە دەکات نرخەکانتان لێرە چۆنە هیچ جیاوازیەکیە لەگەڵ دەرەوەی بوون ئەم شوێنەتان هەیە کە لە دەرواتە لە ڕووی نرخەکەەوە جیاوازیە بوونە کەمترە یان زیاترە واتە ڕەچای نرختان کردووە لە ئێمە بە هیچ شێوەیە نرخمان لێرە زیاد نەکردو بەڵکو بە پێچەوانەوە پاگێزی زۆر جیاوازترمان لێرە دانا وەک لەوەی کە لە ئێمە لە دوکانەکەمان ئەیفرۆشین بە هاوڵاتیان لێرە پاگێزمان بۆ کردن ئەو لەم پاگێزە هەم سوودمەند ئەبێت هەمیش ئەوەندەی تایە کە ئەو کەسە و پارەی پێی ئەیە شایەنێتی و لە هەمان کاتیشا ئەمە شتێکی زۆر جیاوازترە لە چاو ئەو نرخانەی کە لێرە بوون من خۆم گەڕام سێرمەکرد نرخەکانی ئێمە ینی هیچ بەرز نەبوو هەموو کەسێک ژەتوانێت بێت بیکڕێ سپاس بۆ ئێوە یاخوا بەخێربێن بڵێ زریان جگە لەوەی کە بەشێکی زۆر لەم کۆشکانەی کە لێرەن کە داشکاندنیان کردووە و لێرە شەوانش تا درەنگ چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدرێت و هاوکات خەڵات و دیاریش پێشکەش ئامادەبووان دەکرێت واتە ئەوەی کە گرنگە هاوڵاتیان بێن ئێرەوە لە نزیک کار و چالاکی ئەمانە ببین و ئەگەر شتیش نەکرد بتوانێت چۆنەڵی دیاری یاخود خەڵاتێکی بۆچی خۆش شانسە چووکان لێرە چالاکیەکان تا درنگانێکی شەو بەردەوام دەبێت وە پەیتاش بەردەوام تا کاتێپەر دەبێت هاوڵاتیان دێنە ئێرەوە لە نزیکەوە بەشداری لە دووەمین فستیڤاڵی دەواازەی سلەیمانیدا پاس هەیە من هیوادارم ئێوە و هاوکارانمان کە لەوێ ماندوونە ناسانە خەریکن ینی بابەتەکانی فستیڤالەکە ئەگوێزن و کاتێکی خۆش بەسەر برن هەروەها هاوڵاتیانیش هێمن کەمال پێیان نێرمان لە شوێنی فستیڤاڵی دەواازە لەگەڵمان بوو هەرچەندە هێشتا ماومانە بۆەوەی کە وەرزی سەرما دەست پێ بکات بەڵام خواست بۆ کڕینی نەوتی سپی لەلایەن هاوڵاتیانەوە بەرزبوونەوەی تۆمار کردووە بەڵام پێیان نێرمان قارەمان جەوهەر زانیاری زیاتری لەلایە دەربارەی ئەم بابەتە ئەمێ ڕاستەوخۆ بچمە لای قارەمان سڵاوت لێبێ
پێمان بڵێ بارودۆخەکە چۆنا هاوڵاتیان تا لە چه ئاستێکا خواستیان بەرز بۆ تۆ بۆ کڕینی نەوتی سپی زریان ئەو کاتت باش ئێستا من لە بۆرسەی نەوتم لە هەولێر کە ئەو شوێنەیەکە وەکو گۆڕەپانی کڕین و فرۆشتنی نەوت و گازوایل و سوتەمەنیەکانە هەرچەندە ئێستا بۆرسەکەت ینی کاتەکەی تەواو بووە بەڵام ینی لەگەڵ ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاوین بەشێک لە هاوڵاتیان ڕوو لە کڕینی نەوت دەکەن بە تایبەت ئەوانەی کە لە وەرزی زستان نەوت زۆر بەکاردێنن سۆبا زۆر پێ دەکەن من یەکێک لەو کاسبکارانم لایە کە ماوەی ساڵانێکی زۆرە لێرە کاری کردن و فرۆشتنی نەوت و سوتەمەنی دەکات لەگەڵ ئەو گفتوگۆ دەکەن سەبارەت بەوەی کە تا چەند خەڵک ماوەجیان لە وەرزی هاوین ڕوو لە کردنی سوتەمەنی دەکەن لە ترسی ئەوەی کە لە زستانان نرخەکانیان بەرز ببێتەوە بە قورآن لە ئێستا ڕادەست پێ دەکەن پیاوێ ئەلێ لە ئێستا نەفتی دەکرێت و خۆی لۆ زستانێ دادەنێ لە ترسی گران بوونی ڕاستی زستانی نەفت گران دەبی ئەگەر کەم بی ئەگەر زۆریش بێەوە حەسەب زۆری کەم بیە ئەگەر زۆر بوو دادەبەزێک کەمیش بی هەرستی ئێستا بەچەندە نرخەکەی زۆری ئێستا نەفتی ناقص لە دەوری 45 هەتا 50 هەتا 150 پیا هەیە 150 دەبەس ئەمە لە 145 سیلوانە دەفرۆشین هیمە سلڤە 600 بەس بە شەرتیش دەفرۆشین بەبێ عیب بە 140 دەفرۆشین ئەگەر وەرزی سەرمادا بێنی پێشبینی دەکەن نرخەکان بەو شێوە بمێنێتەوە خەڵک زیاتر بکڕێتن بە قورآن وەرزی سەرمات چات و ئەمن پیاوێ ئەلێ ڕە لە خۆی دابین دەکات ئێستا زستان نەفتی لۆچیە کە کڕی نەفتی لۆچە لە خۆی دادەنێ و هەتا زستانە زستان هات پێ لە شۆبێ دەکات دەستێنی هەتا زستان خلاص زیاتر نەوتی چێن دەرەوەی کە خواستی نەفتی بێجیە نەفتی برێن ئێرەیە نەفتی ئەوەشمان هەیەەوە بزانم تەسفیا نەفتی لای دهۆی چێشمان هەیە نازم ئەو نەفت لە چێن دەردێ نەفتێکی باشە ئەویش دوکانیش هەیە دوکان پێی دەرێ نەفتی دوکان ئەویش هەیە بەس نەفتی بێجی لە هەمیان باشترە ناقسە لە هەر هەمیان باشترە سەبارەت بە بازارتان سۆن ئێستا بە قورآن جارێ بازار زەعیفە هەتا زستانێ بەرەو ساردین دەڕاتن بازار زۆر بەقۆت نابێ بەقۆت بی خەڵک بە معدەلی بی بارکە و بڕوە ئەو بەخۆت دەبینی ساحەت چۆر ئێستا قلقلە دی قلقلەکە دەبینی پیاوێ لە سێ ساعتی جارێک نەفەرێک دییان نایە ئەوە بازارەکە هەیە جاری چاوەکەم مەمنونی شێک لەو کاسبکارانە بوو کە باسی لە نرخی نەوت کرد لەگەڵ ینی خواستی بەشێک لە هاوڵاتیان بە تایبەت لە وەرزی هاوین بەشێک لەو هاوڵاتیانی کە ترسی ئەویان هەیە لە وەرزی زستان نرخەکان بەرز دەبێتەوە لە وەرزی هاوین ڕوو لە کڕینی سوتەمەنی دەکەن هەرچەندە ئێستا بۆرسەکە داخراوە ینی نزیکەی سعات 4 دادەخرێت یان زووتر دادەخرێت لە سعات 11ەوە بۆرسەی نەوت و سوتەمەنی لە هەولێر دادەخرێن ماوەی چەند سعاتێک کراوەیە بەڵام ئێستا کەمێک چۆڵی پێوە دیارە بەڵام گۆڕەپانەکە بەڕووی هاوڵاتیان داکراویتەوە و وەک باسیشم کرد ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاوین بەشێک لە هاوڵاتیان بۆ پڕکردنەوەی پێداویستیەکان و دابینکردنیان ڕوو لە کڕینینەوە دەکەن. سپاس پەیامنەرمان قارەمان جەوهەر لە هەولێرەوە لەگەڵمان بە سپاس قارەمانمان دوو نەبێت. عراق بۆ کڕینی کاڵا و شمەکی تورکیا لە ڕیزبەندی یەکەمی وڵاتانی عەرەبیە من لێرە ئەمەوێ لە ئینفۆگرافیکەکە بە داتا و ژمارە باسی ئاڵوگۆڕی بازرگانی عراق و تورکیاتان بۆ بکەم بزانین بارودۆخەکەی بە چ شێوەیەکە و چ پشکێکی هەیە لە نێوان هاوبەشە بازرگانیەکانی عراق. هاوردەی حوتمانگی سەرەتای ساڵی 2025 واتە هاوردەی عراق لە تورکیاوە 6 ملیار و 600 میلیۆن دلاری تێپەڕاندەوە ساڵی 2024 7 ملیار و 200 میلیۆن دلار بووە واتە دابەزینی تۆمار کردووە حوتمانگی سەرەتای ئەمساڵ بەراورد بە حوتمانگی سەرەتای ساڵی ڕابردوو. قەبارەی بازرگانی ئەو دوو وڵاتە نزیکەی 20 میلیارد دلارە 19.9 میلیارد دلار بەڵام پێتان ئەڵێم کە ئەم قەبارەیە وەکو ئەوترێت ئەمە ئەو قەبارەیەکە لە لێدوانە سیاسی ئابوووریەکانە باسی ئەکەن گشت مامەڵەکان لە خزمەتگوزاریەوە لە کاڵاوە لەخۆ ئەگرێت بەڵام ئەگەر بینە سەر قەبارەی ئاڵوگۆڕی کاڵا و بەرهەمی نەوتی قەبارەکە کەمترە لەوە نزیکەی لەوانەیە تاوەکو 15 میلیارد دلارێک بێ. ئەوەی کە عراق لە تورکیاوە هاوردەیەکە زێر دانەوێڵە میوە و سەوزە ئامێرەکان کەرەستەی کارەبایی مۆبیلیات پلاستیک و گۆشت ئەمانە سەرەکیەکانن بەڵام زۆر
بەرهەمەکانی تورکیا کە لەلایەن عێراقەوە هاورداکرێت بەرفراوانن هەر لە هەرێمی کوردستانی جگەر بەناو مارکێتەکانە بگەڕین ئەبینین کە هەژمونی تورکیا لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان چەند زۆرە. با بچینە لای زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە. هەناردەی تورکیا بۆ عێراق ساڵی 2022 13.75 میلیارد دلار بۆ 2023 12.75 میلیارد دلار بۆ ساڵی 2024 13.03 میلیارد دلار بووە، هەرچەند ساڵی 2023 بەرز بۆتەوە بەراورد بە ساڵی 2022 هێشتا کەمترە. هەناردەی عێراق بۆ تورکیا ساڵی 2024 1.83 میلیارد دلارە و نەوت و سوتەمەنی 1.65 میلیارد دلاری پێک ئەهێنە، زیاتر لە سەدانەوەی هەناردەی عێراق بۆ تورکیا نەوت و سوتەمەنیە. دوو پرۆژەی گرنگ لە ئارایە لە نێوان عێراق و تورکیا، یەکیان پرۆژەی ڕێگەی گەشەپێدانە کە بەندەری فاو بە تورکیا و ئەوروپا ئەبەستێتەوە، ئەمە پێگەی عێراق لە ڕووی ناوەندێکی ترانزیتیەوە بەهێز ئەکات و ئەبێتە جێگرەوەی نۆکەندی سوێس. گواستنەوەی کاڵا لە قۆناغی یەکەمە 3.5 میلیۆن تۆن بەرزەکاتەوە، لە قۆناغی دووەمە ئەگاتە 7.5 میلیۆن تۆن و کاتی گواستنەوەش بۆ نمونە لە ئاسیا و بۆ ئەوروپا بۆ 15 ڕۆژ کەم ئەکاتەوە. مە گرنگی ڕێگەی گەشەپێدان بوو. با زانیاری تر وەربگرین کە پرۆژەیەکی گرنگی تریشەیە لە نێوان تورکیا و عێراق کە ئەویش پێوترێت سیستمی TIR تیر کە 1/4/2025 جێبەجێ کراوە. یەکێتی نێودەوڵەتی گواستنەوەی لە ڕێگەی وشکانیەوە ئەم ڕێکەوتنەی ئەنجام داوە، ینی جێبەجێ ئەکات، ئاسانکاری ئەکات بۆ ترانزیت و گواستنەوە کاتەکان، کاتی گەیاندنی کاڵاکان، کاتی ترانزیت لە 180 بۆ لە 180 کەمەکاتەوە، کەمکردنەوەی تێچووشی لە 138 تێچووەکان لە 138 نزیکەی 140 کەمەکاتەوە. مە کۆتا زانیاریمان بوو دەربارەی تورکیا و قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان ئێران و ینی عێراق و تورکیا. ئێستا ئەمەوێ بچمە سووریا. دوای 14 ساڵ هەناردەی نەوتی سووریا بە شێوەی ڕەسمی دەستی پێ کردوێتەوە. لە ماوەی ساڵانی ڕابردوو بەهۆی جەنگەوە وڵاتانی ڕۆژاوایی سزایان خستە بۆ سەر سووریا و هەناردەی نەوتی وڵاتە بەهۆی سزاکان و هەروەها بەهۆی لە ناوچوونی ژێرخانی وزەکەی بە تەواوەتی پەکی کەوتبوو. بە بینەری راپۆرتێک بین لەم بارەیەوە. دوای هەڵگرتنی سزاکانی سەر سووریا لەلایەن ئەمریکاوە بۆ یەکەم جار دوای 14 ساڵ سووریا بە شێوەی ڕەسمی نەوتەکەی هەناردە کردوتەوە. ئاژانسی ڕۆیتێرز لە زاری بەرپرسێکی دیمەشقەوە ڕایگەیاندووە کە حکوومەتی سووریا بە هەناردەکردنی 600,000 بەرمیل نەوت لە بەندەری تەرتووسەوە بەشێک لە گرێبەستەکەی لەگەڵ کۆمپانیایەکی دەرەکی بردوۆتە بواری جێبەجێکردنەوە و هەناردەی نەوتی سووریا بە شێوەی ڕەسمی لە دوای 14 ساڵ دەستی پێکردوتەوە. ساڵی 2010 واتە یەک ساڵ پێش دەستپێکردنی ئەو جەنگەی 14 ساڵ درێژەی کێشا و گورجی کوشندەی لە ئابووری ژێرخانەکەی سووریا وەشاند، هەناردەی نەوتی سووریا گەیشت بووە ڕۆژانە 380,000 بەرمیل. وەزارەتی وزەی سووریا ڕایگەیاندووە ئەو 600,000 بەرمیلەی ڕۆژی یەکی مانگ هەناردە کراوە بە کۆمپانیای بیسێرف ئەنێرجی فرۆشراوە کە بەشێکە لە کۆمپانیای بازرگانی نەوتی بەریتانیا بیبی ئەنێرجی. ئەو نەوتە لەلایەن کۆمپانیای نیسۆس کریستیانەوە هەناردە کراوە و بەرهەمی چەندین چاڵە نەوتی سووریایە. زۆرترین کێڵگە و بیرە نەوتەکانی سووریا کەوتۆتە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا واتە ڕۆژاوای کوردستان و کوردەکان بەڕێوەی دەبن. لە مانگی دوی ئەم ساڵەوە ئامادەکاری کرابوو بۆ دابینکردنی نەوت بۆ حکوومەتی ناوەندی لەلایەن کوردەکانەوە، بەڵام لەو کاتەوە پەیوەندیەکانیان تێک چووە. لە ماوەی جەنگی سووریەدا بەڕێوەبردننی کێلگە و بیرە نەوتەکان چەندین جار گۆڕانکاریان بەسەردا هاتووە و سزاکانی وڵاتانی ڕۆژاوایش هەناردە و هاوردەی ڕەسمی پەکخست بوو. چەند مانگ دوای ڕوخانی ڕژیمی بەشار ئەسەد هێشتا سزاکان بەردەوام بوون و بەو هۆیەوە هاوردەی وزە بۆ دەسەڵاتدارە نوێیەکانی سووریا ناممکن ببوو. لە دوای ئەوەی ترامپ بە فەرمانێک لە مانگی 6دا سزاکانی سەر سووریای لابرد، کۆمپانیا ئەمریکیەکان دەستیان کرد بە جێبەجێکردنی پلانێک بۆ پەرەپێدان و دەرهێنانی نەوت و غاز لە وڵاتە. لەلایەکی دیکەوە سووریا لێکتێگەیشتنێکی لەگەڵ کۆمپانیای گواستنەوەی DP World بە بەهای 800 میلیۆن دلار ئیمزا کردووە کە ئاماژلەی پەرەپێدان بەڕێوەبردن و جێبەجێکردنی تەرمیناڵێکی گرنگە لە بەندەری تەرتووس. ئەو لێکتێگەیشتنە لە کاتێکدا ئیمزا کراوە کە سووریا ڕێکەوتنێکی حکوومەتەکەی ئەسەدی لەگەڵ کۆمپانیایەکی ڕووسی هەڵوەشاندەوە کە ئامانجلەی بەڕێوەبردننی بەندەری تەرتووس بوو.
باسی هەناردەینەوەتی سووریاتان بۆ بکەم بە وردەکاری و بابزانین پێش جەنگ و دوای جەنگ چ گۆڕانکاریەکی بەسەرا هاتووە. کەرتی وزەی سووریا پێش جەنگ یەدەگی نەوتەکە هەڵبەتە یەدەگی نەوتەکە هێشتا ڕەنگە زۆر گۆڕانکاریەکی ئەوتۆی بەسەرا نەهات بێت 2.5 میلیارد بەرمیل بووە، یەدەگی غازی سروشتیەکەی 9.1 تریلیۆن پێسێجایە. کەرتی وزەی سووریا پێش جەنگ بەرهەمهێنانی نەوتەکەی ئەگەر بمانەوە باس بکەین لە 1996ەوە کە 470,000 بەرمیل بووە، بەردەوام ینی بەرزی و نزمی بەخۆیەوە بینیوە هەتاوەکو ساڵی 2010 یەک ساڵ پێش جەنگەکە ئەم نزم بوونەوەی بەهۆی جەنگەوە نییە کە بۆ 385,000 بەرمیل دابەزیەوە. با زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین بزانین چیمان هەیە دەربارەی بارودۆخی کەرتی وزەی سووریا پێش جەنگ. هەناردەی نەوتەکەی لە 1996ەوە بەپێ ئەوەی کە بەرهەمهێنانەکەی کەمی کردو هەناردەکەشی بەردەوام کەمی کردووە هەتا ساڵی 2010 و پێش جەنگ سووریا خۆی هەر پێش جەنگەکەش لە قەیرانە بووە کە بۆ 109,000 بەرمیل ڕۆژانە دابەزینی تۆمار کردووە. دیارە هاوکات لەگەڵ بەرهەمهێنان هەناردەکەشی کەمی کردووە. بەڵام ئەگەر بمانەوێ باسی هەناردەکەی بکەین لەو کاتەیە لە سەدانەوە دوونەی بۆ ئەوروپا ئەنار لە بەرەوەی کە سزای لەسەر نەبوو پەیوەندیەکانی بەرفراوانتر بوون، کڕیارە سەرەکیەکانیشی بەگشتی بریتی بوون لە ئەڵمانیا، ئیتالیا، فەڕەنسا، هۆڵندا، نەمسا، ئیسپانیا و تورکیامانە سەرەکیترین کڕیاری نەوتی سووریا بوون. دوو پاڵاوگەی سەرەکی هەبوو سووریا لەو کاتەیە، یەکەمیان بانیاس بوو کە ڕۆژانە 133,000 بەرمیلی ئەپاڵاوت و هەروەها پاڵاوگەی حومسکە توانای پاڵاوتنەکەی 107,000 بەرمیلی ڕۆژانە بوو. بەرهەمهێنانی غازی سووریاش پێش جەنگ بەردەوام بەرزبوونەوەی تۆمار کردووە لە 1996 کە 4 میلیارد مەتر سێجا بوو بۆ 2010 کە 7.8 میلیارد مەتر سێجا بووە بەرزبوونەوەی بووە بەردەوام لە درێژەی ئەو ساڵانەیە هەتاوەکو ساڵی پێش جەنگەکە بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. بەڵام بۆ هەناردە سوودێکی ئەوتۆی لێ نەبینیوە. با زانیاری زیاتر وەربگرین باسی هەناردەکەی بکەین بزانێکین بۆچی غازەکەی زیاتر بۆچی بەکارهێناوە. ئەوەی کە سووریا بەکاری هێناوە لە غازەکەی زیاتر ئەو چاڵە نەوتانەکە نەوتی لێ دەرهێنن پێویستیان بە زەختی گازەکەیە بۆ دەرهێنانی نەوت، بۆیە بەشێکی زۆریان بۆ ئەوە بەکارهێناوە بۆی نەوتی زیاتری لێ بەرهەم بهێنن و هاوردەش لە میسرەوە 690 میلیۆن مەتر سێجا بۆ سەر ڕاوی کە خۆی غازی هەبوو بۆ دەرهێنانی نەوت کەڵکی لێ وەرگرتووە و غازی پێویستی لە میسرەوە هاوردە کردووە. بەرهەمهێنەران پێش جەنگەکەواتە فرات پترۆلیۆم کۆمپانیای نیشتیمانی سووریا شێل CNPC لە خۆ گرتووە ئەم فرات پترۆلیۆمە و کۆمپانیای تۆتاڵ هەروەها ONGC، سانکۆر، گۆڵد ساندز و تاتنەفتیش ئەم کۆمپانیا بوون کە پێش جەنگی سووریا لەو وڵاتە چالاک بوون بۆ بەرهەمهێنانی نەوت. بەندەرە گرنگەکانیشی بۆ هەناردەی نەوت بانیاس و تەرتوس و لازقیە بوون کە هەموو ئەمانە بەهۆی جەنگەوە پەکی کەوت. کۆمپانیا دەرەکیەکان چوونە دەرەوە لە وڵاتەوە بەندەرەکانیش تر نەیانتوانی بە تەواوەتی هەناردەکەی پەکی کەوت. کاریگەری جەنگەکەش لەسەر کەرتی وزەی سووریا بەهۆی سزاکانی ڕۆژاوا بوو. سزاکان بریتی بوون لە قەدەغەی کڕینی نەوتی سووریا، قەدەغە لەسەر کەرتی گواستنەوە، لەسەر بیمە، لەسەر خزمەت گوزاری دارایی و هەروەها سامانەکانی حکوومەتی سووریاش بلۆک کرا و کاریگەری سزاکانیشەوە بووکە بەرهەمهێنانی نەوت بە تەواوەتی دابەزی. ساڵی 2015 گەیشتە تەنها 25,000 بەرمیلی ڕۆژانە هەناردەکەی بە تەواوەتی پەکی کەوت و ئیتر لەوە بەدوا سووریا پشتی بە هاوردە ئەبەست کە بەشێکی هەر زۆری ئەو نەوتی کە پێویستی بوو لە ئێران یەکڕی لە بەرەوەی کە نەوتی ئێرانیش سزای لەسەربوونی توانی بە فەرمی بە وڵاتانی تر بیفرۆشێمە. کۆتا زانیاریمان بوو دەربارەی سووریا. ئەمەوێ بچمە قامشلۆ بۆ لای دارابەرەکاتی پەیامنەرمان بۆی زانیاری زیاتر دەربارەی بابەتە لە دارا وەربگرین. دارا سڵاوت لێ بێ پێمان بڵێکە ئەم هەنگاوە گەورانە کە حکوومەت هەڵی گرتووە بۆ هەناردەکردنەوەی وزا و بارودۆخی کەرتی وزەی سووریا بەرەو چه ئاراستەیەکە بات. بەێ دەم باشیانی وەکتەژی خافتنا خۆشی ئاماژە پێکردبەری ویزا سووریایی بەرهەما سووریایی شەپەتۆلێ 350,000 بەرمیل ڕۆژانە بەرهەم لەدا ئەو زەڤیەن پەتۆلە یەنگۆل هەرێمن تەڤایە سووریایی هەبوون. ئێستا ئەو هزمانێن ڕاستەقینەیە سەری سەد بۆ ڕاستە تونەیە تەنێت بێژن ئەو ژێدە دەبێژن ینی نەزێدەی 25,000 بەرمیل ئەو زەڤیەن پەتۆلێ بەرهەم لەدەچین هەرێمە لە بەریا خۆسەر کۆنتۆڵە حکوومەتە دمەشقدەنە ڕیناوان زەڤیەن پەترۆلێ کۆنتۆڵە بن کۆنتۆڵە لەبەریا خۆسەر دەنە ئەو زەڤیەن ئەرمێلانن چ بسایە شەدادەیە تەنەکە عمارە
ev hemû zevî kontrola Hêzên Sûriya Demokratîk û Rêveberiya Xweser de ye tenê çend zevî yên petrolê din kontrola hikûmeta Dimîşkê de ne ew jî heqlê zeviyê Şariyê Himsê û zeviyê Dîn yê got Dêra Ezorê yanî pir hem pirîna zeviyan kontrola Hêzên Sûriya Demokratîk û Rêveberiya Xweser de lê ta êsta ew sûd ji wê petrolê nehatiye girtin ji aliyê Rêveberiya Xweser çimkî hemû wan alavên kevin têne derxistin herwa pirîna wê tê derxistin dervîsînê Rojavayê Kurdistanê çimkî ew zeviyên ew perzonên yên got neftêj hev derdixe li herêmê Rêveberiya Xweser tenê du zeviyên sereke li Sûriyayê hene yek li Banyasê ye û yê din li Himsê ye hemû ev petrol berê di dema desthilatdara Esed de dihate veguhestin ji bo wan her du partiyên sereke yên got Sûriyayê bûn û li wê de neft şevdû dihat qetandin benzîn û mazot û tiştê din û dihate dabeşkirin li ser tevaya parêzgehên Sûriyayê. Weketa amajeyê jî pêkir piştî 14 salan cara yekem e Sûriyayê yanî zêdî 600,000 bermîl diriya bendera Tartus difiroşe kampanyeka navdewletî yeka ji bo wê petrolê ji hev derxe çimkî ew petrola ku hate hinandin hemû petrola xam e ne ji hev derxistiye cara yekem e piştî 14 salan wekû zan piştî krîza Sûriyayê sala 2011 hemû ew zeviyên petrolê û bazûnên petrolê yên ku li Hims û li Banyasê bûn hemû hatin rawestandin sedema wê grîzê herwa sedema ew sepandina sizayên Emerîkî û yên hemû dewletên cîhanê li ser Sûriyayê hemû ev bazûn û derxistina petrolê zeviyên Sûriyayê hemû hatin rawestandin. Yanî li bir herêma Rêveberiya Xweser tevî got kontrol dike tevaya herêma ew zeviyên got petrol têde hene lê alîkare got bi hikûmeta Dimîşkê re bike rêkeftinekê ta got ev zevî ji nû ve bêne çêkirin û ji nû ve lêgerîn li petrolê bêkirin ta got alîkar be ji bo pêşxistin û xweşkirina halê welatiyan li tevaya Sûriyayê. سپاس پەیامنەرمان دارا بەرەکات کە لە قامشلەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت منیش بەم هەواڵە سەبارەت بە سووریا کۆتایی بە هەواڵابووریەکانی ئەمڕۆ هێنم زۆر سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.